بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی ئازیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک دانیار بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست چات بووینێتەوە بۆی کە بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین هەندێک بابەت و بڕگەی تایبەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت و تا کۆتایی بەرنامەش لەگەڵمان نابێت. سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز خۆشحاڵی ئەمڕۆژاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی پەیامی ڕۆژ دەخوازین سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. ئازیزان ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەرە و بابەتمان بۆ ئامادە کردوون لە تەوەریەکەمدا باز لە چۆنیەتی یاخود بەخێرهاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین کە چەند ڕۆژی داهاتوو نزیک دەبینەوە پێدەنێنە ئەو مانگە پیرۆزەوە. لە تەوەری دۆمیشماندا باز لەوانە دەکەین کە کێن ئەو کەسانی کە ئازاد دەکرێن بۆ پێی کە چەند ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی دادوەری هەرێم نزیکەی 800 کەسێکی ئازاد کرد دەپرسین ئەو کەسانە کێن کە با بڵێن شمولی ئەوە دەکەن کە ئازاد بکرێن و لە زیندان ڕزگاریان بێت. لە تەوەری سێمیشماندا باز لە چۆنیەتی ئەو ڕووداوان دێتە پێشمان چۆن مامەڵیان لەگەڵا بکەین چۆن خۆمان ئامادە بکەین و بە شێوازێکی ئارامگرتن بە شێوازێکی ڕوبەڕوویان بینەوە کە بێتە هۆیەوەی کە زاڵبین بەسەر ئەو ڕووداوانەی ڕوومان تێدەکەن. سێ بڕگەی سەرەکی بەرنامەکەمان بوو بەڵام وەک هەمیشە دەستپێکی بەرنامەکەمان دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان با بزانین کەشوهەوای ئەمڕۆی وەرزی بەهار لە هەرێمی کوردستان چۆنە.
ئەزان کاتێک میوانێکی ئازیز ڕوو لە ماڵەکانمان دەکات بۆ پڕی دڵخۆشی بۆ پڕی ئومێدیەوە پێشوازی لێ دەکەین دەخوازین کە ماڵەکانمان بۆی ئاوادان بکەینەوە ئەوەی بە نرخە ئەوەی کە جوانە پێشکەشی بکەین ئەوەی کە باشە پێشکەشی میوانەکەمانی بکەین بۆ ئەوەی کە لێمان نەڕەنجێت ئەگەر و میوانە میوانێک بێت لەلایەن خۆی گەورەوە نێدرابێت و ڕەحمەت و بەزەیی و ئاشتەوایی هێنابێت لەگەڵ خۆیدا چەند ڕۆژی داهاتوو پێدەنینە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی ڕەحمەت و میهرەبانی بۆیە گرنگە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەو مانگەیە بکەین و چۆن بە خێراتنی بکەین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئافان سەرگەتیمان کردەوە مامۆستای ئاینی مامۆستا گیان زۆر بەخێر بێ سواز بۆی کە میوانی بەرنامەکەمان بووی مامۆستا دەپرسم گرنگە چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين رئيس الله من بو ايو بینەران بیسەرانی پەیام هەیە ئومێدەوارین لەم چەند خولەکەی کە لە خزمەت ئێوە و بینەر و بیسەرانی بەڕێزان بتوانین ئەگەر چەند علامەتێکیش لەسەر ڕێگەدانین فریای هەمووی نەکەوین شتێکی ئەوتۆ باسکەین کە بەرچاوڕوونیەک بێ بۆ ئەهلی مزگەوت بۆ ڕۆژەوانانی بەڕێز کە خۆی بۆ خۆی بارودۆخەکی تۆزێ قورس و ناڕەحەتە لە وڵاتی ئێمە تا ئێستا بارودۆخێکی ئاوایانی نەهاتۆ بەسەر وڵاتی ئێمە یەکەم لە خوای گەورە دەپاڕێنەوە تا بە ڕەمەزان دەگەین ئەم بارودۆخە ئاسایی بێتەوە لە هەموو دنیا کوردستانیش بەشێک بێت لەوە وەخوای گەورە مسلمانان لە هەموو دنیا بپارێزێ لەمە و مرۆڤایەتی ڕزگاری بێت لەم پەتا کوشندەیە طبعاً هەموو شتێک هەموو ئیشێک هەموو عیبادەتێک پێویستی بە چەند بنەما و یاسایەک هەیە چەند ڕێسایەک هەیە کە دەبێ مسلمان زۆر پابەند بێ پێوەی یعنی لە هەموو ڕووەکانەوە لە هەموو عیبادەتەکان ئەگەر بە گشتی سیرکن مسلمان دەبێت لە هەموو کەس بە بەرنامەتر بێ لە هەموو کەس منهەجیتر بێ یعنی سادەترین شت لە ڕیزی نوێژە هەموو ڕیزەکە بێ ڕێک بێ ئەبێ نابێ ڕیز بە هەڕەمەکی بۆست ئەبێ بەڕێکی بۆستە کەواتە لە ڕیزی نوێژەکانە پێمان دەڵێن ئیسلام پێمان دەڵێ هەموو شتی مسلمانە بێ بە بەرنامە بێ ئەبێ بە پەیڕێوێکی بێ لەسەر پەیڕەوەکە بڕوەکە زۆر بەداخەوێمە ئەگەر بەڕاستی ئەو پەیڕەوەمان پەیڕەو بکردایە وەکو خۆی لە زۆر شتێ مەڕزگارمان دەبوو هەر وەکو جملەیەکی معتەرەزە تازە بە تازە دنیا ئەگاتە ئەوەی کە هۆکارەکانی خۆپارێزی لەم پەتایە بریتە لە پاک و تامیسی لە هەموو کتێبەکانی ئێمە لە هەموو کتێبە فقهیەکانە یەکەمین باب پێوترێ کتاب الطەهارە یەکەمین باب کە دەستی پێکەی کتاب الطەهارەیە کەواتە مسلمان دەبێت لە هەموو کەس زیاتر منهەجیتر بێت لە هەموو کەس زیاتر پابەند بێ بەو بەرنامەی کە هەیەی ئێمە چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین بەڕاستی ئێمە ئەگەر لە هەموو بەرگەکانی ژیانماندا بگەڕێنەوە بۆ قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام هیچ کێشەیەکمان بۆ دروست نابێ نە لە دونیا نە لە قیامەت پێچ ئێمە کەسێک گوێی لێ بڵێ ئەمە تەحەدایەکی زۆر گەورەیە بڵێ لە هەموو بڕکەکانی ژیانە بە دڵنیاییەوە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکمان نییە وەڵامێکی پێ نەبێ ئەو شتێک کە تازەش داهاتوو وەڵامی من بۆ ئەو شتێک چی خوا فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون کە من شتێکم نەزانی دەگەڕێم بۆ کەسێک کە ئیزانی کەواتە مەش پێڕێوی لە قورئانە کەواتە لە پێشوازیکردنی مانگی ڕەمەزانە لە چۆنیەتی بە ئەنجام گەیاندنی عیبادەتەکە ئینشاءڵڵا ئەگەر پێگەشتین ئەگەر پەیڕەوی لە شەرع بکەین یەک کێشەمان بۆ دروست نابێ ئێمە چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین چۆن بەرەو ڕەمەزان بڕۆین کۆمەڵێک بابەت هەن یا کۆمەڵێک هەنگاو هەن هەندێکیان دەرونیە هەندێکیان ظاهریە ئەوەی کە لە دەرەوە دیارە ئەوەی کە لە دەرەوە دیارە یەکەم ئەوەیە کەوا ئینسان دوعا بکە خوای گەورە بە ڕەمەزانی بکەین زۆر جار ئێمە بۆ ژیانی دنیامان بۆ کەسابەتێکمان بۆ ئیشێکمان ئەپرسین چۆن بکەین باش جەناب دووکو بێژێرێک کە ئەتەوێ لە کەناڵێکە ئیشکی هەم هەوڵ دەدەی هەم دەشپرسی هەم دەشخوێنیتەوە بۆچی بۆی بیتێ بێژەرێکی سەرکەوتوو
لە هەر شوێنێ بەرنامەیەک هەبوو یا هەواڵێکت خوێندەوە متابعی زیاترت هەبێ. طبعا کە متابعی زیاترت هەبوو کەناڵەکە احتیمام بە تۆ زیاترەدا، سوپاسی زیاتر دەکات، پلەت زیاتر بەرز دەبێتەوە. کاتە بۆ دنیا زۆر هەوڵە دەیت بۆی بگەینەوە. ئەمەش زۆر مهمە کە ئینسانی مسلمان زۆر دوعا بکە بۆی بگاتە ڕەمەزان. بۆچی دوعا بکەین بگەینە ڕەمەزان؟ ڕەمەزان چی تایە؟ خۆ ئەگەر ظاهری سەیرێکی ڕەمەزان برسێتی تێدایە، ڕەمەزان تینوێتی تێدایە، ڕەمەزان هیلاکبوونی تێدایە، تۆ بانگی بیان تا بانگی مەغریب نابێ هیچ بخۆیت، نابێ هیچ بخۆیتەوە. یعنی زۆر شتەیە لێت بەرتەسکە بێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئاڵێن یەکێک لە خاڵەکانی پێشوازیکردنی ڕەمەزان بریتە لە دوعاکردن. چونکە دوعاکردن بە گەشتن بە ڕەمەزان کۆمەڵێک دەستکەوتت پێدا کە لە غەیری ڕەمەزانەوە دەستکەوتت دەست ناکەوێت. کۆمەڵێک دەستکەوتت پێدا کە لە غەیری ڕەمەزان ئەو دەستکەوتانت نییە. زۆر باشەوەسا ئێستا کە بارودۆخت زۆر جیاوازە لە چاو ساڵانی ڕابردوودا بەتیابەت لەوەی کە دەرگای مزگەوتەکان داخراون و ڕەنگە دەرگای مزگەوتەکانیش نەکرێتەوە. کەواتە توانین بڵێن ئەم ڕەمەزانە جیاوازە لە ڕەمەزەکانی ڕابردوو بۆ هەر تاکێکی مسلمان لە جیانداوە بەتیابەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئایا ئێستا ئەم جارە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە بکەین؟ جاران هەمووی خۆی حاضر دەکرد لە مزگەوتەکانە ختم دەست پێ بکە، عەسران بێ بەیانیان بێت، لە دوای نوێژی بەیانی بێت، حەزی بە ختمی جەمع بوو، بەڵام ئێستا ڕەنگە ئەمەی دەست نەکەوێت، تەراویح ڕەنگە لە مزگەوتەکانە نەکرێت. کەواتە پلان یا بەرنامەی تازە بۆ تاکێک لەم ڕەمەزانەیە چی بکا باشترە؟ داگەر پەرەت نەکردا ئێستا گەشتمە ئەو من مەترسی کاتەکەم زۆر باش. کاتە دوعا بکەین بگەینە ڕەمەزانە زۆر مهمە. ئەمساڵ کە یەک خاڵ زیادی کردووە لەسەر دوعاکانی پارمان. مەسەڵەن پار هەر دوعای ئەمان خوای گەورە بە ڕەمەزانمان بکەین. هەرم دوعا ئاساییە بەس ئەمساڵ ئەبێ پێش دوعای گەشتنی ڕەمەزان دوعای بکەن خوایان بارودۆخە بگۆڕێ بۆی بگەینە ڕەمەزان. چونکە دائیمەن هیچ شتێک نییە بە ئەندازەی دوعا کاریگەری هەبێت لەسەر گۆڕانکاری. لە هەموو قورئانە سیر کە خوای گەورە فەرمێ يسألونك عن الأهلة قل هي مواقيت للناس يسألونك عن الشهر الحرام قتال فيه قل قتال فيه كبير وصد عن سبيل الله. هاتشي يسألونك لقرآن هي لدواي يسألونك قليكي لقلاي برسيات ليكن بله بس كاتي خواي قورم برسيات ليكن وإذا سألك عبادي عني خوا فرمي نافرمي قل فرمي اكتر فرمي فإني قريب. كواتا دوعا گەورەترین چەکی ئینسانی بڕوادارە. بۆچی؟ بۆ ئەوەی کەوە ئەو مەبەستەی هەیەی بیگەن ڕووکارەکەی بریتێ لە جوڵاندنی دەم. دەروونەکەش کە باسم کرد ئەوەیە لە ناخەوە لە دڵەوە دوعاکە بکەم بە دڵنیایی. زۆرم پرسیوە زۆر بوتووە لەگەڵ خەڵکا زۆر ئەوم کرد بە دڵنیایی یەک جار بۆ خۆت تاقی کەرەوە لە ناخەوە دوعا بکە خوای گەورە لێت وەرەگرت مەحاڵە وەرت نەکرد. بۆچی؟ چونکە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە قورئانە باسی خەڵکێکی کافرەکە کە ئەچنە ناو بەحرەوە. لە ناو بەحرا چییە بێ؟ شەپۆلەکان هێرش دێن. کابرا باوەڕی بەخواش نییە بەس لەوێ دەعەو الله مخلصین لەوێ کە زۆریان بۆ دێت دەست بۆ کێ بەر؟ ئەوەی ئێمە بینیمان لە کۆڕۆنا لە وڵاتی ئیتالیا ئەم وڵاتە ئەوروپیانە لە هەموو کە دەستیان نەما لەسەر زەوی یەکسەر پەنایان بردەبەر چی؟ بردەبەر ئاسمان بردەبەر دوعا. لەبەرەوەی ئەم دوعایە زۆر مهمە لە ناخەوە دوعا بکە بەدەم بیجوڵێنە خوای گەورە لێ وەرەگرێ. کاتە دوعای گەشتنی ڕەمەزانی ئەمساڵ جیاوازە لە دوعاکەی پارمان، جیاوازە لە پاڕانەوەکەی پارمان. پارەمەت خوای گەورە بەمان گەیەنی بە ڕەمەزان. ئەمساڵ دەنی خوای گەورە ئەم بارودۆخەی هاتووە بەسەرمان لە داخستنی مزگەوتەکان، لە داخستنی هەموو شوێنەکان بڵین، بەس بەتایبەت مزگەوتەکان کە ڕەمەزان بەڕاستی لە مزگەوتانە بێت تاموچێژی ئەوەی نییە. خوای گەورە ئەم پەتایەمان لەسەر هەڵگری مانگەیەنی بە ڕەمەزان. ئەدوعاکە ئەلێرەوە ئاوا دەست پێ بکەین کە لێرەوە دەستمان پێ کرد بەدڵ دوعا بکەین بە دڵنیاییەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێمان وەرەگرێ. زۆر نمونەمان هەیە، زۆر ڕووداو هەیە کە کەسێک لە ناخەوە دوعای کردووە خوای گەورە بە دڵنیایی لێ وەرگرتووە. لەبەرئێ الحەمدوللا لە هەموو شوێنێکە خەڵکێکی چاک و پاک و بۆ خوا سوڵحاوی هەرگیز لەسەر زەوی نییە خەڵکێکی چاک و بۆ خوا سوڵحاوی تیان نەبێ. وان نییە بڵێ بخوا هەموو خەڵکی خراپە. ئەم قسەیە لە ڕووی شەرعەوە جائیز نییە بڵێن هەموو خەڵکی خراپە، هەموو خەڵک تێک چووە دینداری نەماوە. ناوانیە خەڵکێکەیە دەها نمونەمان هەیە لە سەردەمی زۆر خراپی شاکەوە کەسی وا چاکمان هەبووە ئەهلی ئیمان و بەس دەستی بۆ ئاسمان بەرز کردوێتەوە خوای گەورە لێ وەرگرتووە. کەواتە دوعاکە ئاوا بکەین
لێرەوە دەست پێ بکەین بڵێن خوای گەورە ئەم بارودۆخی کەوا لەسەرمان ئەوەی کەوا دەسەڵاتی بەشەری تیان نەماوە هەموو دنیا خەریکە بۆی بەرامبەر شتێک بوەستێک کە نابینجێ تا ئێستش زۆر ناسمە ئەو بابەتە چونکو لی نازام تا ئێستش لە ڕووی علمیەوە تەئکید نییە ئەمە چۆن بڵاوە بێتەوە چۆن تەشەناکە چۆن خۆی ئەگۆڕێ ڤاکسینێک چییە کەوا بەرامبەری بوەستێ بۆ ئەوەی چی بێ خەڵک توش نەبێ یعنی هیچ دەسەڵاتی بەشەری تیان نەماوە گەورەترین زلهێزی دنیا لە ئەمریکا و سین و رووسیا ئەو 5 دەوڵەتە دائیمەی UN هەر هەمویان دەستەوسان هەزارها خەڵک ترامپەڵێت تا ئێستا نەمبینی لە دەرەوە بینیم خەڵک بە کۆمەڵ ئەمرد خەڵک بە کۆمەڵ ئەکوژرا بەس ێستا لە وڵاتێکی خۆم لە بەردەم خۆمان دەیبینم کە خەڵک چۆن بە کۆمەڵ ئەمرێ لەبەرەوەی ئەمە دوعاکان ئاوا بکەین بڵین یا ڕەبی خوای گەورە هەر کەس لە ئاستی خۆیەوە لە بینی خۆی خوای گەورەدا بەس بەدڵی ئەو دوعا بکە خوای گەورە ئەم پەتایەمان لێ هەڵگری بە سەلامەت مانگەینتە ڕەمەزان بەکرانەوەی مزگەوتەکانمان وەکو ساڵانی ڕابرد ئەم خاڵێکە زۆر گرنگە کە مسلمان تەرکیز لەسەر دوعا لەم سێ خەتە بکە یەکەم خوای گەورە ئەم پەتایە هەڵگرێ بەکرانەوەی مزگەوتەکان بە ڕەمەزانمان بگەێنە ئەمە زۆر گرنگە کە ئینسانی مسلمان ئاگای لێ لە ئێستادا زۆرێک لە مسلمانەنگلی برازیلی ئەوە دەکەن کە مزگەوتەکان داخراون و ناتوان ئیبادەتی خۆیان بکەن و دەوترێت ئەم ڤایرۆسە مسلمانان ناگرێتەوە ئامۆژگاری بەڕێستان چییە بۆ ئەو بابەتە خاڵێکە زۆر گرنگایشەوەی ئێمە وەکو مسلمان بەگشتی یەکەم عاتفیانە نەجوڵێنەوە لەگەڵ زۆر بابەتە زۆر جارێمە بە عاتفی ئەجوڵێنە بە سێرەکی دەرەنجامێکی خراپ دەرەچ هیچ کەس لەگەڵەوە نەبوو مزگەوت ئاوای لێبێ لەگەڵ ئەوە شانی مزگەوت ئاوا بێ هیچ کەس حتا خەڵکانێکیش کە ئەهلی مزگەوتیش نەبن چکوانش پێویستیان بە مزگەوتە بێ کی هەیە ئەهلی مزگەوت نییە ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ بە قاچی خۆی نەیە ئەیهێنە مزگەوتەوە بۆ هیچ نێ بە هەر حاڵ لە هەموو ئەگەرێکە هەموو کەس پێویستی بە مزگەوتەیە نوێژکەر بێ یان نوێژ نەکەر بێ هیچ کەسیش لەگەڵ ئەوە نەبوو کەوا مزگەوت دابخرێ هیچ کەسیش دڵی بەەوە خۆش نەبوو کە مزگەوت داگرێت ئەو هیچ نییە خەڵکێکی وەکو چۆن ئەڵێ دوور بێ لە ڕوێ فسفس پاڵەوانەکانی فەیسبوک کۆمەڵی خەڵک ئەڵێ ئەوە ئێستا دەرکەوتیان پێویستمان بە عیلمە نەک بە مزگەوت ئەوانە هیچ نێوانە خۆشیان بۆ خۆشیان لە ناخی خۆشیان قسەیان لەگەڵا بکە و قسەی ناخیانی قسەیەکە بۆی دەرکەوێت بە هەر حاڵ ئەمە بابەتێکە کە ئێمە هەمومان پێمان ناخۆشە بەس ناوێ عاتفیانە بجوڵێنەوە لەگەڵ بابەتەکانە نابێ ئێمە هەروە هەست بکەین کە بۆ وایە بۆ وانی دەبڕی ئیسلام هاتووە دینداری هاتوو بۆ پارێزگاریکردن لە مرۆڤایەتی خوای گەورە فەرمی ئەیها الذین آمنوا استجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم دین هاتوو بۆ بەخشینی ژیان بە خەڵک نەهاتوو بۆ سنەوەی ژیانی خەڵکی هەموو ڕێکارە ئاینیەکان هەموو ڕێکارە دینیەکان لە قورئان و لە سونەتە هەر هەموو ڕێکارێکن دەیانەوێت خەڵکی بە ئاسوودە بشی دەیانەوێت خەڵکی بە ئیستراحەت بشی لە هیچ حاڵەتێکە لە هیچ ئەگەرێکە ئیسلام جیهادیشی قیتالیشی فەرز نەکردو بۆ کوشتنی خەڵک لە ئیسلامە قیتال غایەت نییە سەبەبە وەسیلەیە نەکەوە غایەتێک بێ خەڵک بڕۆ وەسیلەیەکە مەسەڵەن تۆ چۆن ئێستا ڕێیەک هەیە ئەم ڕێم کانیایەکە پێویستمان بۆی ئاوێک بگەین بە زەراعەت ئەم ئاوە ناکە بۆچی بەردێکی تایە خۆ ئەم بەردەی ڕێگرتو ئەبێ لای بەرین چونکو زەراعەتەکەمان وشکە بێ لە پێناوی وشک نەبوونی ئەو زەراعەتە بێ ئەم بەردە لاچ هەوڵە دەین بە هەموو هۆکارێکی ئاسایی لاچێ دەی بەدەست بە چیچی تا ئەگاتەوەی لا ناچ ناچار نەبێت چی بکەین ئەبێت تۆزێک TNT تێخین بۆی بەردەکە بتەقێتەوە خۆ من ڕقمان لەو بەردە نییە ئێمانوی ژیان بە خەڵک بەخشین کاتە ئیسلام هاتووە ژیان بەخشێ بە خەڵک گەورەترین گرنگترین پاکترین چاکترین مەرکەزێک کە بتوانێت خەڵک ئاسوودە بکە مزگەوتە کاتێم هیچ کام لەگەڵ ئەوە نەبوون بۆیە دەبێت یەکەم مسلمان بە عاتفیانە بیر نەکاتەوە دووەم ئەبێ ئەو دوعایان هەر ئاوا بکەین بڵین خوای گەورە مزگەوتەکان ئاسایی بکەینەوە یعنی ناکرێت لە ڕووی عاتفیەوە ئێمە عاتفیانە بجوڵێنەوە بڵێن ئەبێ کەمپین دروستکەین زۆر بین بۆ حکوومەت بۆ دەسەڵات ئیلا ئەبێت چی بکە مزگەوتەکان بکاتەوە بەس کێشەکە لێرە ئەمەیە ئیسلامە فەرمێ پیامبەر صلی الله علیه و سلم هەرچی حەدیثە بیخێنەوە باسەکە ئەفەرمێت کەس لە ماڵ و دەستنوێژێکی چای کرد هات بۆ مزگەوت خوا لە گوناهەکانی خۆش بێت یعنی چاکترین ئەوەی مسلمان ڕێکارە شەرعیەکان بگرێتە بەر مەسەڵەن بڵین لە ماڵەوە دەستنوێژ بکرێن باشە هاتە مزگەوتەوە
حتى لە شەرع خۆ معلومی ئەمە هەمووتانە هەر کەس پیازی خواردبێ نابێتە مزگەوتەوە هەر کەس سیری خواردبێ نابێتە مزگەوتەوە ئیمامی عومەرە فەرمێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەس بۆنێکی ناخۆشی لەدەم بەهاتایەتە مزگەوتەوە دەستمانە گرت و لە باقی فڕێماندا مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ بەقی نزیکەی 500 مەتر دوورە بۆی نێ دەی باشە کەواتە خەڵک ئەگەر خەڵکی موسڵمان ڕەچاوی ئەم شتانە بکە کێشەمان نابێت لەکردنەوەی مزگەوتەکانە کەسێکەوە تۆزێ نەخۆش کەزان نەخۆشەکەی درمە ساری بانەیەتە مزگەوتەوە شەرع ئەفەرمێ مێ کەواتە کە کابرایە چیەکە پێشێلکاری لە شەرعەکە ئەڵێ ئەگەر پژمیت شتێ بگرە بەدەمتەوە یەکێک لە ڕێکارەکانەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش 1400 ساڵ ئەفەرمێ ئەگەر کەسێکتان پژمی با بە قۆڵی وا بکە دەنگیشی بەرز نەکاتەوە نەیەڵێ بڵاو بێتەوە دەی کێشەکە لەمەیە ئێمە کە 100 جار نەخۆشی مەڵێ بەخوا بچم ئەجری جەماعەتەکەم دەستکەوێ بەس لەو لاوە نازانێ کە دەممە هۆی چی هۆی نەخۆشکەوتنی مسلمانێکە تۆ نابێت بە سادەترین شت ئازاری مسلمان بدەیت کێشەکان ئەمانەیە کەواتە ئێمە ئەڵێن بەریەکەوتن لە مزگەوتەکاندا زۆر کەمترە لە بەریەکەوتنێک لە دوکان و لە بازاڕەکاندا دەست بەدەستکردنی دەستلاندان لە دەست یەکتر لە دوکان و بازاڕ و دۆلار فرۆشەکان شوێنەکانە زیاتر لەوەی تا لە مزگەوتا بێت هەر کەس بێتە مزگەوتیشەوە تا دەست نوێژەگرێ نایە کاتە یەکێک لە ڕێکارەکان بریتێ لە چی بریتێ لە دەست شۆردن لەیکی هەیە لە بازاری دۆلارەکە کە دۆلارە گوازێتەوە دەست بشوە هەموو جارە کەڵێن یەکێک ئەگەرێکەیە کە پێچێ پارش ڤایرۆسەکە بگوازێتەوە یا مەسەرەن لە چێشتخانە و کافتریا و چاخانەکانە دێخۆ ئەو پیاڵەی پێشوە چای پێخواتەوە یا کەچکە چێشتی پێخوات چۆن نەیشم بڕۆ سەیری کە بزان ناڵم یعنی ئەمە لەگەڵ ڕێزم بۆ ئەو چێشتخانە ئەوانە بەس خۆم ناڵم یعنی لە 100% بەس شۆرنێکی وان نییە کەواچی بێ موادی تعقیمی لێ بدایە ئەوانە کەواتە تەراویح بە مزگەوتەوە خۆش بەڵام لەگەڵ کردنەوەی مزگەوتەکانە ئەگەر ناڵین یعنی قیاسە شتێکی هەڵایە زۆر جاڵێ بۆ ئەو شوێنەدا مزگەوت داخست و ئەوە داناخی مزگەوت نابێت بەرامبەرکێ بکرێ لەگەڵ هیچ شتێکە بەس ئەڵێن بەریەکەوتنی مزگەوتەکان کەمترە تا بەریەکەوتنی شوێن گشتیەکانی تر ئەگەر بڕیار وابێم قەدەغەی هاتوچۆ هەڵگیرێ شوێنی گشتیەکان بکرێنەوە مزگەوت یەکەمین شوێنە دەبێت بکرێتەوە چونکو لەو سەرەوە یەکەمین شوێن بوو داخرە ئەمە یەک دووەم ڕەچاوکردنی پاک و تەمیسی لە مزگەوتا زیاتر سێمیش دەبێ بەڕاستی مسلمان ئاستی هۆشیاری و سەقافەتی ئەوەندە بەرز بێ بەگوێی پێغەمبەر بکە صلی الله علیه و سلم ئەگەر بەگوێی دەسەڵات ناکە مامۆستا ببوورە زۆر کەم دەرفەتماوە من دەمێ بزانم ئەگەر مزگەوت نەکرایەوە کەواتە تاک ڕەنگە بە جۆرێکی تر ئێمالی بکە بەرامبەر بە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەگەر مزگەوت نەکرایەوە چی بکەین ئیشەڵا ئەکرێتەوە ئێمە دائیمەن گەشبین بیمەمەی کە ئیشەڵا ئەکرێتەوە ئەگەر مزگەوتیش نەکرایەوە دەڵێ ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ کاتێ لە ئیقامەت جەبریا بوو کە بانگی دەبیست دەچوە دەرەوە تا نزیکی دەرگاکە دەیوت خوای گەورە ئەوە تۆ دەزانی من ئەمێ بچم بۆ مزگەوت بەس نایەڵن بەس ڕێمان لێ گیراوە ئەگەر مزگەوت نەکرایەوە نەتوانین بچیتە مزگەوت دەسەڵاتت نەبوو خوای گەورە ئینشاءالله ئەجری عیبادەتەکەت بۆ نووسێ بەڵگەشمان لەسەر ئەمە چییە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ إذا مرض العبد أو سافر كتب له ما كان يعمل مقيما صحيحا ئەگەر کەسێک نەخۆش کەوت یا سەفەری کرد نەخۆش کەوت یا سەفەری کرد لە کاتی ساغی و ماڵەوە بوونا چی کرد و خوای گەورە بۆ نووسێ بە چاکە کە ئێمەش ناچار کران کەوا نەچینە مزگەوتەوە کە لە مزگەوتە نوێژەکانمان نەکەین خوای گەورە سبحانه وتعالى ئینشاءالله ئەجری ئەوەمان بۆ نووسێ بەس نەک ئەم قسەیە دووبارەکەمەوە بەدڵ دوعا بکەین خوای گەورە دەرگای مزگەوتەکانمان لە ڕوو بکاتەوە ئەمە زۆر مهمە ئەگەر نەشکرایەوە هەر هۆکارێکە بوو یەکەم عاتیفیانە لەگەڵ بابەتەکە نەجوڵێنەوە دووەم ئێمە ئەڵێن لەگەڵ دەسەڵاتە دەڵێن کردنەوەی مزگەوتەکان خێری بۆ هەمومان تێدایە بۆ گەورە و بچووک مەسئول و تا خوارەوە لەبەرەوەی نامەنتیقیشە شوێنێکی گشتی بکرێتەوە کەوا بەریەکەوتنی زیاترە تا مزگەوت نەکرێتەوە زۆر باش مامۆستاگیان خۆی گەورە جەزاباتەوە و کاتمان نیە بابەتەکە دەزۆتە دەخوازێت و دڵخۆشی زیاتر بە ئامۆژگاریەکان بەڵام کاتەکەمان زۆر ئەوە نییە بینەرانی عەزیز زۆر سپاسی مامۆستا
ئەفان سەرگەتی دەکەی مامۆستای ئاینی بۆ ئامۆژگاریەکەی خۆی گەورە جەزای باتەوە دوای ناوبڕێک و دەگەڕێنەوەلاتە. ڕۆژانە لە هەرێمی کوردستان ڕێژەی چاکبوونەوە ڕووی لە زیادبوون کردووە و ئەوانەشی کاڵگری ڤایرۆسەکان بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە کە وەک لە هەواڵەکانە باس کرا چەند کەسێک لە هەرێمی کوردستاندا هەڵگری ئەو ڤایرۆسن پشتیوان بەخوای گەورە زۆر بەزووی ئەو ڤایرۆسە لە هەرێمی کوردستان تێدەپەڕێن و ژیانی هاوڵاتیان ئاسایی دەبێتەوە. ئایزان ێستا دەچینە لای بڕکەیەکی دیکەی بەرنامەکەمان بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕووداوە مێژوانەی لە ڕۆژێکی ئەو کۆمڕۆدا ڕوویانداوە چین پێکەوە بینەری دەبین. 15 ساڵی 1911 لە دایکبوونی گەورە زانا و وتاربێژ و نووسەری ئیسلامی گەلی میسر شێخ محەممەد متەوەلی شەعراوی ناوبرا وەزیری ئەوقافی میسر بووە باهوی کاریگەریەکەیەوە و خزمەتێکی بەرچاوی مسلمانان و ئیسلامی کردووە. وتاربێژێکی کارامە و لێزان بووە و بە زمانێکی سادە و پڕحکمت ئامانج و مەبەستی خۆی گەیاندووە. بە یەکێک لە مفەسیرە هاوچەرخە ئیسلامیەکان دادەنرێت بەهۆی ڕەوانبێژی و کاریگەری وتارەکانیەوە بە پێشەوەی بانکخوازان ناوی دەرکردووە. 15 ساڵی 1970 کۆچی دوایی ژان پۆڵ سارتەر فەیلاسوفی بواری پوچگەرایی و یەکێک لە داڕێژەرانی ئەو فەلسەفەیە لە تەمەنی 75 ساڵیدا لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسا. سارتەر فەیلسوف و نووسەر و سیاسێکی فەڕەنسی بووە. فەلسەفەی لە ئەڵمانیا تەواو کردووە و کەوتۆتە ژێر کاریگەری فەیلسوفە پوچگەراکانی ئەڵمانیەوە. سارتەر ساڵی 1905 لەدایک بووە لە هێزە نهێنیەکانی فەڕەنسادا خزمەتی بە وڵاتەکەی کردووە. 15 ساڵی 1982 لە سێدارەدانی فەرماندەی سەربازی میسر خالید ئیسلامبولی و 5 لە هاوکارەکانی بە تۆمەتی کوشتنی ئەنوەر ساداتی سەرۆکی میسر کە لە 6 ساڵی 1970 لە نمایشێکی سەربازیدا کوشتی و هەر ئەو ڕۆژەش دەستگیر کرا. دایکی کاتێک هەواڵی لە سێدارەدانی کوڕەکەی بیست 4 سینی شیرینی بە گەڕەکەکانی دەوروبەریدا بەخشیەوە و دەیگوت کوڕی من شەهیدە و بەرەو پلە بەرزەکانی بەهەش دەڕوات و کاتێکیش خالید ئیسلامبولی بەرەو دادگا بەڕێ دەکرا بە نەعرەتی شێرانەوە هاواری دەکرد بۆ ڕۆژنامەنووسەکان و دەیگوت منم خالید ئیسلامبولی منم بکوژی تاغوت ئەنوەر سادات. دەوڵەتی میسر ئیخوان الموسلیمینی بە تۆمەتی کوشتنی سادات تۆمەتبار کرد و کەوتە گرتن و ئەشکەنجەی ئەندامەکانی. دوای کوشتنی سادات حوسنی مبارەکی جێگری شوێنی ناوبراوی گرتەوە و بە درێژایی 30 ساڵ لەو پۆستە مایەوە. خالید ئیسلامبولی ڕۆژی 15 ساڵی 1958 لە میسر لەدایک بووە و کولەی سەربازی تەواو کردووە. بینەرانی عزیز دیارە چەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە کێنەوانەی ئێستا لە زیندان و شوێنی ڕاگیراواندا ئازاد دەکرێن. دیارە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەنجومەنی دادوەری بە بڕیارێکی هاوبەش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە لیژنەیان پێکێنا بوو هەندێک لەوانە ئازاد کران کە لە زیندانەکاندا و لە ماوەی قەدەغی هاتوچۆ مافی ئازادکردنیان هەبوو. لە هەمان کاتدا هەندێک لە ڕاگیراوانیش بە مەرجی تایبەتی ئەنجومەنی دادوەری و هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا ئازاد کراون. بەڵام ئەوەی کە هەندێک شت تا ئێستا نادیارە باز لەوە دەکرێت کە هەندێک گیراوی دیکە هەندێک بێ ئازاد بکرێن. لە هەمان کاتدا ئەوانەی کە ئازاد دەکرێن بڕیار وایە ئایا لێبوردنی تایبەتە یاخود لێبوردنی گشتی کامە تا ئێستا ڕوون نییە، چونکە ئەوەی کە پێویستە بە لێبوردنی گشتیەوە دەبێت پەرلەمان دەری بکە، ئەوەی کە پێویستە بە لێبوردنی تایبەتەوە دەبێت سەرۆکایەتی هەرێم بە هەمانگی لەگەڵ ئەنجومەنی دادوەریدا بڕیاری لێبوردنی تایبەت دەربکرێ. ئەمە لە کاتێکدا لە ئێستادا زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵە بەم پرۆسەیەوە و ڕوونیش نییە تا ئێستا کێنەوانەی کە قەرارە لە داهاتوویەکی نزیکدا وەک ئەنجومەنی دادوەری بڵاوی کردوێتەوە ئازاد دەکرێن. بۆ قسەکردن لەسەرەوەی کە کێنەوانەی ئازاد دەکرێن لە هەولێرەوە ڕاستەوخۆ بەڕێز زیا پێترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستانمان لەگەڵایە. بەڕێز کاک زیا ئەگەر گوێت لەمان بێ سڵاوی خوارد لێبێت ئەم کاتت باش ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین ئایا
ئەوانەی کە ئازاد کراون جگەل لە ڕاگیراوەکان باز لەوە دەکرێت تەنها ئەوانە بوون کە لە ماوەی قەدەغی هاتوچۆیان مافی ئازادکردنیان هەبووە. ئایا جگەل لەمانە کەسی تر ئازاد بۆ وەکو لە چوارچێوەی لێبوردنی تایبەت یاخۆت ڕێکارەکانی دیکەدا؟ بەڵێ بەیانیتان باش، بەیانی بینەران باش، ئینشەڵڵا ساغ و سەلامەتی بۆ هەمولایان. بڵێ ئەوانەی کە ئازاد کرانوە بە هەردوو بڵاوکراوەکانی ئەنجومەنی دادوەری، ئەوەی دوێنێ و ئەوەی پێشی هەفتەیەک لەمەوبەر، ئەمانە کاتی خۆی ئێمەش هەروەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ داوای ئەوەمان کردبوو کە لە ڕاگیراوان و لە چاکسازیەکان قەڵەباڵغێکی زۆر هەیە و لەبەر ئەوەی ئەم ڤایرۆسە مەترسە زۆر و ترسناکە پێویستە ئەم شوێنانە تۆزێک چۆل بکرێتەوە. ئەوە بوو پرۆسەیەکیاندانا بۆ ڕاگیراوان. تەبیعی هەمووان دەزانین ئێمە ڕاگیراوان سەر بە وزارەتی ناوخۆن، ئەوە بووکەوە بە کەفالەت ئازاد بکرێن و هەروەها ڕاگررتنی هەموو ئەم ڕێکارانە کە داوای قەزایی هەبیتن یاخۆ ئیلقاقە بزەبیتن، ئەوانە لەبەر ئەوەی ئێستاش پشووە تەعجیلیان کرد بۆ کاتێکی دیار بۆ ئەوەی ئەم قەڵەباڵغیە دروست نەبیتن. ئەمە لە ڕاگیراوان. بەڵام لە هەمان کاتدا هەر دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ کارێکی زۆر جددی کرد لەسەر وەزعی ئەوەی کەوا لە چاکسازیەکانیش قەلەباڵغ هەیە و کێشەیەکمان هەبوو وەختی خۆی لە هەند بەندکراوان وەمانیان گرتبوو لەبەر ئەوەی دەیانەوێ بە مەشمول بن بە ئیفراج شەرتی، یعنی ئازادکردنی بەمەرج. بەڵام دیار بوو ئەنجومەنی دادوەری ڕایەکی تری هەبوو کەوا بە پێی یاسا ئەمانەی کە تومەتی تیرۆرن ئەمە شمولیان ناکە. اینجا هاتینەوە تەبیعی ئەم ماوەیە دووبارە ئەم مانگە زیاتر لە مانگەگە ئێستا لە پشووینە ئەم کەیسانەی کەوە مەشمول بن بە ئیفراج شەرتی پێویستەوانە ڕۆژانە کاری لەسەر بکرێت. دیارە ماوەیەکی زۆر لەوانە مابوون. ئەوانەی کە ئێستاش کە ئازاد کران هەمویان ئەوانەی کە مەشمول بوون بە ئیفراج شەرتی کە دەیانگرێتەوە، ئەوانەش زمنی ئەم مەجموعان لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک، هەروەها ئەوانەی تەبیعی کە لە ڕاگیراوان وەکو جەنابەت باس کرد کە لە قەدەغەی هاتوچوو سەرپێچیان کردبوو و ئەوەش بۆ 5 ڕۆژە نازانم هێشتێکی وایەکەوە ئەخرێتە زیندانی تر، ئەوە مادەکەی تەواو دەبیتن، ئەوانش ئازاد دەکرێنەوە. زۆر باشە کاسیە، کەواتە هیچ لە ئارادا هەیە لە چوارچێوەی لێبوردنی تایبەت یاخۆت لێبوردنی گشتی، چکە باستەوە دەکەن کە هێشتا لیژنە تایبەتەکەی کە پێچێنراوە لە کۆبوونەوەکانی بەردەوامە. بەڵێ پێشەکی ئەمە لێبوردنی گشتی نییە و ئەم کارەی ئێستا دەکرێتن چی لەو لیژنەی کە لە ئەنجومەنی دادوەری دەستنیشان کراوە و چی ئەو لیژنەی ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ هەر لە خۆمان لە دەستا دامان مەزرات، هەردووچیان ئەوانە باسی لێبوردنی گشتی ناکەن، چونکە لێبوردنی گشتی پێویستی بە یاسایە لە بەرلەمان و ئەبێ بەرلەمان بوونی هەبی و دابنیشی و پرۆژە یاسا دابنێ و لیژنەی یاسایی تاوتۆی بکاتن. اینجا خوێندنەوەی یەکەم و خوێندنەوەی دوم ماوەیەکی زۆری دەوێ. ئێمە لێرە هەوڵدانمان ئەوە بووە کەوا بەم ساتە وەختە ئەم وەزعی ئێستا کە لەم ڤایرۆسین و ئەم کۆمەڵە خەلکانە کە لە ناو چاکسازیەکانن بین ئەم شوێنە لەبەر ئەوەی زۆر قەڵەباڵغی تیاکەوتووە و خوانە کە ئەگەر حالەتەکە ڕوو بداتن هەموو ئەوانە توژە بن بین ئەمە درێگە چارەسەرێک ببینین چۆن ئەمانە کەمیان بکەینەوە. کەواتە ئەمە حالەتێکی ئیستیسنائیە لە بۆ ئەم وەزعەیە. ئەمە لێبوردنی گشتی نییە، بەلکو چەند پیشنیارێکە و ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ هەر لە سەرەتای مانگی سێ ئاگاداری ئەم وەزعە بووین پاش ئەوەی کەوا ڤایرۆسی کۆڕۆنە تەشەنەی کردووە بوونی هەبووە ئەوانەی کاتنەوە لە ئیران و ئیتر چەند حالەتێک دروست بوو. ئێمە یەکسەر ترساینکەوە ئەمان بەندکراوەکان لە شوێنێکی داخراون و تەنانەت ناتوانش بچنە دەرەوە، ینی بۆ شوێنێک وە قەلەباڵغ زۆرە و خودی چاکسازیەکان ئەوانەی کە لە سیستمی نێودەوڵەتیش دروست کراون بۆ 9 نەفەر و 10 نەفەر زیاتر یەک ژوور نایگرێتەوە، بەڵام لە ژوور هەیە زیاتر لە 20 نەفەر، ینی هەموو چاکسازی 900 نەزیلیتیایە، بەڵام لە چاکسازیەکان 2200 و 2300 مانەتە زیاتر لە
حەدی خۆی بە دوو جار زیاتر دوو جار و شتێک کەواتە ئەمە ئەم قەڵەباڵغیە بەڕاستی کێشە دروست دەبیتن هەستین چی بکەین نامەکەم نرد و بە نووسراوی فەرمی بۆ سەرۆکایەتیەکان هەرسێ سەرۆکایەتی بۆ بینینی ڕێگە چارەسەر ئیتر بە دوای ئەم مۆزوع ئێمە هەر بەردەوام بووین وەکو دەستە لەسەر ئەم مۆزوع ئەو پەیوەندیکردن لەگەڵ داواکاری گشتی واروەها لەگەڵ برادرانی لەناو ئەنجومەنی دادوەری و دادوەرەکان و بەرلەمانتاران گەیشتینە حەلق قەناعەتەکەوە ئەنجومەنی دادوەری لجنەیەکی دامەزراند وەکو یەکێک لە ئەندامەکانی خۆی نوێنەر و لە داواکاری گشتی نوێنەری هەبوو هەروەها لە وزارەتی ناوخۆ و لە وزارەتی کاروباری کۆمەڵاتی چکە بخۆتە نەزانن چاکسازیەکان هەمووی سەر بە وزارەتی کاروباری کۆمەڵایەتینە وهروەها یەکێک لە ئاسایش و یەکێکیش دەبی لە پێشمەرگەش لەگەڵیانەبی چونکە ئێمە لە ناو کەیسەکانیش ئێمە هەمانە دادگایەکانی سەربازی و دادگایەکانی سەربازی ڕێکارە یاساییەکەیان جیاوازە لە شارستانی لە جالەبەر ئەمە ئەبێ ئێمە پێداچوونەوەش بەو حالەتانە بکەین ئەو سەربازانەیەکەوە بە دادگای سەربازی هاتینە گرتن و حکمیان لەسەر دراوە ئەمە تا ئێستا کاری لەسەر نەکراوە بەڕاستی بین ئەوە بووکەوە ئەم لیژنەیەدانڕا دەستەی مافی مرۆڤ لەگەڵی نەبوو ئێمە لەژنێکماندانە بۆ بەدواداچوون واروەها بۆ ئەوەی هەماهەنگ بین لەگەڵ لجنەکەی ئەنجومەنی دادوەری و بۆ ئەو بینینی ڕێگا چارەسەرە بۆ دانانی میکانزمێک بۆ ئەوەی چۆن بتوانین ئەم سژنانە کەمی بکەینەوە وتەبیعی ئێمە وەکو دەستە بەردەوامین ئێمە بە بەردەوام سەردانی سجون دەکەین لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و بە بەردەوامیش داتامان هەیە ئەوە بۆ ئێمە کۆبوونەوەی خۆمان کرد بە ئۆنلاین دووسێ کۆبوونەوە دوێنێ پێرێ ئێوارە ئاخر کۆبوونەوە بوو و هەموو شتەکانمان تەرتیب کرد و راپۆرتەکمان ئامادە کرد دوێنێ بەیانی راپۆرتەکە ئامادە بوو بە کاملی بە هەموو داتا و بێس و بە ژمارە و لە هەر چاکسازی لە چاکسازیەکان و چوار ڕاستپاردەمان داوە و ئەمەشم ڕەوانە کرد بۆ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی بەرلەمان و لیژنە تایبەتەکان کە لە ناو بەرلەمان و سەرۆکاتی ئەنجومەنی دادوەری و وزارەتە پەیوەنددارەکان و سەرۆکاتی داواکاری گشتی زۆر باشە کاک زیە ئێوە لە راپۆرتەکانتان و ئێستا وەک خۆت ئاماژەت پێکرد لەوەی بارودۆخی ناو چاکسازیەکان قەرەباڵغە چاکسازیەکان لەمە زیاتر سزەدرا و ناتوانن هەڵبگرن و ئەمە قسەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزیری ناوخۆشە کەواتە ئێوە لێبوردنی تایبەت یاخۆ ئازادکردنی زیندانیان لەبەر ئەوەی کە شوێنیان نییە بۆی ئازادیانەکەن یان ئەگەر چاکسازیەکانمان فراوانتر بوونایە ئیدی ئێوە کەستان ڕەنگە ئازاد نەکردایەوە پێشنیاری ئازادکردن لە ئارادا نەبووایە بەڵێ بەتەکیت ینی بەشێک لە قسەکانی جەنابتان من هاوڕام لەگەڵتان ینی ئەگەر چاکسازیەکان شوێن هەبوایە و ئەم قەڵەباڵغیە نەبوایە و ئەم ڤایرۆسە نەهاتبایە و مەترسی لە ژیانیان نەبوایە بەتەکیت لەبەر ئەوەی ئەمە دەسەڵاتی دادگاییە و سەروەربوونی یاسایە و ئەوانەی کە سەرپێچیان کردیە ئەمە بەپێی یاسا حکم دراون و ئەبێ مودەی محکومیەکەی خۆیان تەواو بکەن ئیلا بە ئەوەی کەوا چەند ڕێکارێکی یاسایی هەیە مەسەلەن بۆ نمونە ئازادکردنی مەرجدار ئازادکردنی مەرجدار یەکەکە لە ڕێکای یاساییەکانی ینی ئەوە لە قانونی شیادا ئەوە ئەو مافە دەدرێتم بۆ زیندان بۆ ئەوەی کە بەندکراوە کاتێک کە مودەی محکومیەکەی خۆی زیاتر لە سەرچاری مودەکەی خۆی بە تەواوی بەڕێک و پێکی پابندبی بە ڕێنماییەکانی سجن بەرەو چاکسازی دەڕواتن پەشیمانبی لەو تاوانێک کە کردی و نایکاتن ئەتوانێت بگەڕێتەوە دووبارە بۆ کۆمەلگا وەکو هاوڵاتیەکی ئاسایی بەتەکی ئەو فرسەتەی یاساژ ئەو فرسەتەی بۆی داوە کەوا تۆزەک لە مودەی محکومیەکەی بۆی کەم بکرێتەوە بۆ ئەوی بتوانی بگەڕێتەوە دووبارە لە بۆ کۆمەلگا بەڵام ئێمە ئێستا لە وەزعێکی ئیستیسناین لە دوو حالەت لە وەزعی ئیستیسناین وەزعی یەکەم لە هەر چاکسازیەکانی ئێمە وەکو باسم کرد لە خودی خۆی کە دانراوە بۆ ژمارەیەک لە بەندکراوان بەڵام دوو قات ئەوەندەی تێدایە اینجا ئەم ڤایرۆسەش هات و ئەم ڤایرۆسەش وهای لێ کردکەوە بیر لەوە بکەینەوە
ئیتر ئەگەر ئەمە حالەتە گڕوو بداتن چی بەسەر ئەوان ئەقەومێ ڕاستە ئەمانە سەرپێچیان کردیەوە حکمیان خواردۆ بەڵام خۆ مافی ژیانیان هەیە خۆ ئەوە مافی تەندروستیان هەیە خۆ مافی ئەوەیان هەیە کەوا هەموو شتیان پارێزراو بی و تووشی نەخۆشی نەبن کەواتە ئەم بیرۆکە بەم شێوە هات و لەبەر ئەوە ئێمە وەکو دەستە ئەمە ئەڵێن ئەم حالەتەی ئێستا ئەڕۆ ئەداتن ئەمە حالەتێکی ئیستیسنائیە لێبوردنێکی ئیستیسنائیە پێویست دەکە ئیمڕۆ هەنگاوێکی بۆی بنین و بەلکەم بتوانین ئەم خەلکانێکە لە ناو سجنن بزانن ئایا بزانە ژیان چەند مەترسیدارە بە یەک ڤایرۆس چی لێ هات ئەمەش بیتە هۆکارێک بۆ ئەوان بۆ ئەوەی پەشیمان بن بۆ ئەوەی جارێکتر ئەم تاوانە نەکەن بۆ ئەوەی جارێکتر بابند بن بەڕێکارە یاساییەکان لە ناو کۆمەڵگا و بتوانن بگەڕێنەوە سەر ژیانی زۆر باشە و بوونی نوێنەری وەزیری وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ناو لیژنە باڵاکەیە دیارە پێویست و گرنگە بەڵام خۆبوونی نوێنەری دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤیش ضرورە لەوەی کە لە نزیک و لە ناو لیژنەکەیە چاودێری ئەو ئازادکردنە و کۆبوونەوەکان بکە بۆچی ئەوە نوێنەرتان لەو لیژنەیەدا نییە لەبەرەوەی ئەم لجنەیە ئەگەر تۆ سەیری کەی ئەوانەی کە نوێنەرن لەم لجنە هەمویان سەر بە حکوومەتن ئەمە یەک و دەستەی سربەخۆی مافی مرۆڤ دەستەیەکی سربەخۆیە دوو ئەوانەی کە لە نام ئەم لجنان ئەوانە بۆ دانانی میکانیزمە و زۆربەیان وەکو بڵێن هەر هەمویان گشتیان تەنانەت نوێنەری پۆلیس و نەبیلا هەر لە ئیش و کارەکانی خۆیان لە ئیشی دادگا و ئیشی یاسایی دەکەن سێ ئەوانە لە دەسەڵاتێکی تەنفیزین یعنی نوێنەرایەتی دام و دەستگایەکانی حکوومەتیان کردیە کە ئەوان بریاردەرن یعنی بە تایبەتی لە ئازادکردنی مەرجدار وەکو کە ئەنجومەنی دادوەری بەوە دادگایەکان یارێنی کوردستان پێی بەرپرسە مەسەلەن مولەتدانی زیندانیەکان درێژکردنەوەی مولەتیان لە 5 ڕۆژ بۆ زیاتر کە داوامان کردیەوە بۆ شکر بۆخوا پەسەند کراوە ئەمە لە وزارە ئەنجومەنی وەزیرانە دەسەڵات دەداتن بۆ وزارەتی کاروباری کۆمەڵایەتی مەسەلەن ڕاگیراوان و ئازادکردنیان بە کەفالە و ڕاگررتنی ڕێکارە یاساییەکانی تازە بۆ ئەوەی زیندانیەکان زیاتر ڕاگیراوان زیاتر نەکەین لە گرتوخانەکان دەسەڵاتی وزارەتی ناوخۆیە ئەمەش هەر لایەنێکی حکومیە ئێمە وەکو دەستەی سربەخۆی مافی مرۆڤ هەر بە خۆمان بە یاسای خۆمانەوە ئەو ئەرکەی کە لە سەرمان ڕاستپاردراوە ئێمە دەستگایەکی چاودێرین زۆر باش چاودێری وەزع دەکەین زۆر باشە کاک زیا لە دوێنێەوە کۆ دەکەین و اینجا راپۆرتی خۆمان ئامادە دەکەین زۆر باشە لە دوێنەوە دیارە کۆبوونەوەی ئەو لیژنە باڵایە ئەنجام دراوە و دیارەوەی کە پێویست بووە بۆ ئەوانی کە مافی ئازاد بوونیان هەبووە لە چوارچەوەی ئیفراد شەرتی و لە چوارچەوەی ئەوانەی کە لە ماوەی قەدەغەیە تووشیان مافی ئازادکردنیان هەبووە بەڵام ڕێکارەکانیان دوا کەوتووە لە بەرنەبوونی دەواموە ڕاگیراوانیش بە مەرج ئازاد بکرێن لەبەروی کە شوێنی زیندانەکان قەرەباڵەخا ئێستا بۆچی ئیدیل دوای ئەمە کۆوە بێتەوە ئایا بەتەمای لێبوردنی تایبەتن و ئەم لێبوردنە تایبەتە زۆر قسەی لەسەرەکرێت لەگەڵ لێبوردنە گشتیەکانی دیکەشە هەمیشە قسەیان لەسەر کلاوەڕڵا بردوودا ڕخنەیان لێ گیراوە کێنەوانەی کە دەیانەوێت ئازادیان بکەن ئێوە کۆی کە چاودێرن هیچ زانیاریەکتان لەسەر کۆبوونەوەکەی دوێنەی لیژنە باڵاکە هەیە کە ئایا بەکوێ گەیشتون بڕیاریان لەسەر کێداوە کە ئازادی بکەن بە لێبوردنی تایبەت یاخۆت ڕێکارێکی تایبەتی بەڵێ بە تاکید ئێمە ئاگامان لە لیژنەیە و بە بەردەوامی ئێمە هەماهەنگین لەگەڵیان چی بە پەیوەندی تەلیفۆنی چی بە حالەتی ورتر وەرکە وەرگرتنی زانیاری و خودی خۆم و برادران لە دەستە وەکو بەڕێوەبەری گشتی بە تاکید ڕۆژ بە ڕۆژ ئاگادارین چی دەکرێت چونکە ئەم مەوزوعەکە دەستەش دەیگرێتەوە و یەکەکە لە ئەرکەکانی دەستە وەکو جەنابەت وتت چاودێریکردن لەمە نەک بەس چاودێریکردن بەلکو بینینی ڕێگە چارەسەریش ئەرکی ئێمەیە هەر لەبەر ئەوە ئێمە وەکو دەستە کە باسم کرد لە لیژنەکەی خۆمان و ئێمەش هەستاین بۆ دانانی میکانیزمەک وەکە یەکێک لەو میکانیزمانێک کە ئێمە دامان نابوو بۆ ئەم مەسەلە بۆ ئەم حالە ئەستیسنائیە ئەوەیە کەوە
لە دەسەڵاتی وەزیری کاروباری کۆمەڵایە زیاد بکرێ ئەی بەمامەعنا هەموارکردنەوەی سیستمی چاکسازی هەموارکردنەوەی سیستمی چاکسازی ئەوە دەگرێتەوە یعنی ئەو دەسەڵاتێک کە دەدرێتن بۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی کە سەرپەرشتی چاکسازیەکان دەکاتن کە ئێستا تەنها دەسەڵاتی ئەوەی هەیە 5 ڕۆژ مولەت بداتن لە بۆ گەوران و 7 ڕۆژیش بۆ ناو جوانان جگە لە ڕۆژی ڕۆیشتن و هاتن ئەم مولەتە زیاد بکرێتەوە لە 30 ڕۆژ بیتە بۆ 30 ڕۆژ و هەروەها دەسەڵاتیش بدرێتن ئەگەر دنیا ئەگەر ئەم وەزع هەروەک خۆی مایەوە دەسەڵاتی هەبیتن بۆ درێژکردنەوەی بۆ ماوەیەکتر ئەمە بەڕاستی ئەمە پەسەند کرا لە لیژنەی باڵا لە کۆبوونەوەکەی پێشی چەند ڕۆژێک ئێمە مەسەلەن داوای ئەوەمان کردیەکەوە لێبوردنی تایبەت تاوتۆ بکرێتن و ئەمە ئاسانە بۆ ئەوەی کەوا جێبەجێ بکرێت چونکە پێویستی بە بەرلەمان نییە ئەمە تەنفیزکردن و بڕیاردان لەمە لە دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێمە تەواوە ئەنجومەنی دادوەری ئەبێ بێتن دابنیشی بێ میکانزمێک دابنێ ڕێکارێک دابنێ پلانێک دابنێ بزانی چێنە ئەوانەی کە مەشمولن بۆ لێبوردنی تایبەتی ناوەکان بەپێی کەیسەکان و تایبەتمەندی کەیسەکان پاش ئەوەی کەوا بەدووادا چوون لە چاکسازیەکان بکەن ئەم لیژنەش ئەم کارەی کردووە ئەزانم ناوەکان دەخرێتە ناو لیستەک اینجا ئەمانە ئەنێرێتە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێمیش تەبیعی بە ئەوان زۆر باشە کەواتە کاک زیا دوێنێ لیژنەکە بڕیاری لەسەر کێداوە بۆ ئازادبوونیان من نازانم ئەوە تۆ ئەبێ لە لیژنەی خۆیان بپرسی کێ ئەوەیان داوە ئێمە کاری خۆمان ئەەکەین ئەوە ئیشی من نییە لە چێ بریار دەدەم بۆ ئازادکردن ئەمە ئیشی ئەوانە ئەو لیژنەی کە لە ئەنجومەنی دادوەری تشکیل کرا ئەبێ لەوان بپرسی ئەوان با پێت بڵێن ئێوە کە چاودێرێکی ئەم میکانزمت ئەمێ ئەوەی کە ئێمە دەستە کاری لەسەر دەکەین و بە دوادا چوونی بۆ دەکەین وە چاودێری دەکەین زۆر باشە کاک زیاد دیارەوە کاماژت پێکرد کە ئەمە پرۆسەیەکە بێ سەرۆکایەتی هەرێم دوجار پەسەندی بکە بەڵام زیاتر ئەوەندەی کە دەبینرێ بە لیژنەکانەوە و بە کاروبارەکانەوە هەست بەوە دەکرێت کە حکوومەتی هەرێم زیاتر دەیەوێ بەم کارە هەستێت بەڵێ بە تەکید خۆی دوو لایەنە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەنجومەنی وەزیران بڵێن ئەو دەسەڵاتێکی دیارکراوی خۆی هەیە و سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی تری هەیە یعنی مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانی وەکو حکوومەت موافقت بکاتن لەسەر لێبوردنی تایبەت چونکە لێبوردنی تایبەت تەنها دەسەڵاتی سەرۆکی هەرێمە مەسەلەن نەحکوومەت و نەسەرۆکایەتی هەرێم ناتوانن ئێستا بڵێن ئێمە لێبوردنی گشتی چونکە دەسەڵاتیان نییە دەسەڵاتی بەرلەمانە لەبەرەوە دەسەڵاتەکان دابش کراون هەر یەک ئەنجومەنی دادوەری مەسەلەن ئێمە مەسەلەن وەکو دەستە داوامان کردی یەکێک لە خاڵە لە پیشنیارەکانی ئێمە ئەوە یەکەوە ئاسانکاری بکرێتن لە ئازادکردنی مەریشدار چونکە ئێستا ئازادکردنی مەریشدار یعنی بین دووکەوانە ئەلیفراج شەرطی تۆزێک ئاستەنگ بووە تۆزێک زەحمەت بە زەحمەتی بەکاری دەینن ئەو پەڕی بڕگە یاساییەکان بەکاردەینن و هەندێک شتیش هەیە ڕەنگە بە یاسا دیار نەکراوە کە ئەوە مەشمول نییە وەکو ئەو حالەتێک کە لە سلێمانی لەگەڵ ئێمە ڕووداوەمانیان گرت بەلکو ئەنجومەنی دادوەری مەسەلەن ئەڵێتن نەخێر ئەوانش ئەیانگرێتەوە ئەمە کێشەیەکە یا ئێمە داوامان کردیە لە ئەنجومەنی دادوەری بۆ ئازادکردنی مەریشدار تۆزێک ئاسانکاری زیاتر بکرێ بۆ ئەوەی زیاتر لە خەڵک بێنەوە زۆر باشە کاک زیایەوە ئێمە تا ئێستا هەمانە زیندانی ئەوانەی کە لە یاسای بەرلەمانی یەک و بەرلەمانی دوو سزادراون یاسای تیرۆر هەتا ئێستا گیانە کراوە ئەم تیرۆرە چییە ئەوتۆمەتێک کە کردویانە تیرۆری ناو خۆمانەیە خەڵکی کوردستان و تیرۆری عەرەب و بڵین نێودەوڵەتیەکانمان هەیە ئەمانە چۆن مامەڵە لەگەڵیان دەکرێت چونکە هەرێکە کەیسی تایبەتی خۆی هەیە مەسەلەن مادە هۆشبەرەکان مادەی هۆشبەر هەیە کابرا بە یەک دەست شیت حەب تەنها بە یەک شیت حەبیان چەند حەبەک گیراوە 5 ساڵ و 6 ساڵی خواردووە بەڵام زۆربەی لە بازرگانەکان ئەوانەی کە بە مادە هۆشبەر بازرگانی دەکرێن تا ئێستا نەگیراون و تا ئێستا کەس پرسیاریشیان لێ ناکاتن ئەمانە تۆزێک نەعەدالەتی هەیە بەڕاستی لەناو ئەو وەزعەیە ئەمە ئەبێ هەمووی چارەسەر بکرێتن یعنی بۆ ئەوەی کە لەناو بەند کراوەوە ئەوەی کە لەناو سجنە ئێستا ئەویش هەست بکاتنکەوە یاسا بوونی هەیە و مخالفەیەکی کرد و ئەبێ
عقوبەکەی خۆی بکاتن جا ئەمانە هەمووی بەڕاستی ئیمڕۆ یعنی وەختە بابێن ئەمانەش هەمووی ئیستیغلالی بکەین پێداچەونەوەک بکرێتن بۆ ئەم یاسایانە پێداچوونەوەک و هەموارکردنەوەی بەعزا سیستمی یاسایی لە ناو هەرێمی کوردستانیشە ئەویش پێویستمانە هەتا ئێستا زۆر یاسامانەیە ئێمە ئەڵێن بە پێی بریاری مەجلس قیادەت الثورة المنحل کە ئەوە چەند ساڵێکە ئەسڵەن نیزامی بەعز لەماوە ئەمانە هەمووی بەڕاستی پێویستە زۆر باشە کاک زیا دوایین پرسیارم ئەگەر زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە لەگەڵ وەزعی ئێستا بگونجێ ئەمانە ئەبێ کاری لەسەر بکەیت ئەگەر زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە سپاس دەکەم ئایا ئێوە لە پێشنیار و ڕاستپاردەکانتان ئەوانە دەگرێتەوە کە لە ماوەی مانگی ڕابردوودا مانگرتنیان ڕاگەیان بووە خۆشتا ئاماژەت پێکرد کە لە سلێمانی هەندێک حاڵەتان ڕوبەڕوو بووەتەوە دوازەح نەبوو دەنگت ئەچێن ئێوە هیچ پێشنیارێکتان بۆ ئازادکردنی ئەوانە کردووە بۆ سەروی خۆتان کە ئەوەی کە باست کرد لە سلێمانیمانیان گرتبووە ڕوبەڕوویەوە بووبوونەوە و نەتان دەزانی چۆن مامەڵیان لەگەڵا بکەن و دەسەڵاتیش لای ئەنجومەنی دادوەری بوو بەڵێ ئەوانەی کە بوتم باسم کرد کە لە سلێمانی و هەندێک لە هەولێرشمانە بووکەمانیان گرتبوو وەختی خۆی ئەوە بووکەوە بە تیرۆر حکم دراون و سێ لەسەر چاری مدەکەی خۆشیان تەواویان کردووە کەواتە ئەوانیش داوای ئەوەیان کرد کەوا ئەوانی ئەبێ مەشمول بن بە ئازادکردنی مەریشدار و ئێمە تەبیعی سەردانی ئەوانمان کرد و سکاڵای ئەوانمان وەرگرد و ئاگاداری لایەنی پەیوەنددارمان کردووە لەگەڵ محکەمەی تەمیز و لەگەڵ ئەنجومەنی شوورا و هەندێک یاسای تریشمان هەیە کە ئەمانە چۆن دەیانگرێتەوە و یەکێک لە پیشنیارەکانی ئێمە لەناو ئەم چوار پیشنیارەی ئێستا کە تەقدیممان کردیە بۆ ئەم لایەنانەی کە باسم کرد ئەم مەوزوعەیە وەکو ئەڵێم ئاسانکردنی ئازادکردنی جێبەجێکردنی ئاسانکردنی مەریشدار چونکە ئاخرشت ئەنجومەنی دادوەری بە ئاشکرا بێمەی ڕاگەیاند و هەروەها بۆ ئەوانیشی ڕاگەیاند کەوا ئەمانە لەبەر ئەوەی تیرۆرن ئەوانە مەشمول نین بە ئیفراز شەرتی ئێمەش داوا دەکەین دووبارە چاو لێخشاندنەك بەوانە بکرێتن و بە تایبەتی ئەوانەی کە ناو خۆی خۆمان و خەڵکی کوردستان و خاڵێکی گرنگیژمان هەبوو ئەویش یعنی لە خاڵی چوارەمە لە پیشنیارەکانی ئێمە ئەویش ئەوەیەکەوە ئێمە ئیمڕۆ تقریبا 1659 بەندکراومان هەیە کە خەڵکی کوردستان نین عارەب و هەندێک لە وڵاتەکانی ترن و ئەوانە ئێستا هەمووی بارگرانیەکی زۆر لە هەرێمی کوردستانیانداوە جگە لە وەزعی ئابووری و خرجی ڕۆژانەیان ئەمانش هۆکارێکن لە بۆ ئەم قەڵەباڵغە زیادە لە ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان ئێرەش حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە دەتوانی بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدرال ڕێگە چارەک بۆ ئەوانە ببینی ئەوەیە ئەگەر بیان نێرێتەوە بۆ سجنەکانی فیدرال بەمەرجێک ئەگەر ئەوانە حکمی لە سێدارەدانیان لەسرە ئەوانە نابی بڕۆنەوە چونکە ئەگەر بڕۆنەوە بۆ حکوومەتی فیدرال لەوێ ئەم سزایە بەکارە کاری لەسەر دەکەن بەڵام لێرە ڕاگیراوە ئەبێ شوێنێکی تریان با بۆ بینن یان بە بیگۆزنەوە بۆ دوو سیجنی ئێمە هەمانە لە سووسێ و لە چەمچەماڵ ئەوانە هەردووکیان سەر بە حکوومەتی فیدرالن با لە چاکسازیەکانی خۆمان دەربینن بیخەنە ئەلەوێ ئەمە زۆر وەزعەکە بەرەو باشتر دەیباتن هەرچەندە ئەم بەندکراوەکان لە ناو چاکسازی کەم ببیتن ئەوەندە تۆ سیستمی چاکسازی زیاتر دەتوانی پەیڕەو بکەی ئەوانەی کە کۆمەڵ ناسن ئەوانەی کە دەروون ناسن ئەوانەی کە پاسەوانی دەکەن ئەوانەی کە فێری ئەم بەندکراوانە بۆ بەعزە مەواد و شت و چی وەکو پیشەیی بی چی بە خوێندن بی زیاتر فرسەتیان دەبیتن چونکە ژمارەی بەندکراوان کەمە بکەواتە ئێمە ئەگەر لە ناو چاکسازیە فعلا بە پێیستاندەری جیهانی بتوانین بەندکراوێکی محەدەد و ژمارەی تایبەتی خۆی هەمابی سیستمی چاکسازیش پەیڕەو دەکرێتن لەبەر ئەوەی ئێستا ئیمڕۆ بینایە باڵەخانەیەکی چاکسازی 900 نەفەری پێویستە تۆ بێی 2300 پێیدا بنەی تۆ ناتوانانی سیستمی چاکسازیەکەی خۆشت پەیڕەو بکەی مانای وایە ئەمەی کە ئەمە پێی ئەڵێ چاکسازی سیستمێکی فاشلانە دەبیتن تۆ هیچ چاکسازی نەکرد لەسەر ئەو بەندکراوە لەبەر ئەوە زۆر
حالەتمان هەیە ئەوانەی کە لە ناو چاکسازیەکان کاتێک کە مودەی محکومیەکەیان تەواو دەبی دووبارە دەگەڕێنەوە بۆ ئەنجامدانی هەمان تاوان لەبەر ئەوەی سیستمی چاکسازی بەباشی پەیڕەو نەکراوە. زۆر سپاس بۆ بەڕێزیا پێترۆس سەرۆکی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان. سپاس بۆی کە لە شاری ئەولێرەوە لەگەڵمانە بوویت. هەزانە چین لای تۆرێکی دیکەی بەرنمەکەمان باز لەو سوودانە دەکەین کە لە ڕووداوەکاندا ڕوبەڕوویان دەبینێت چۆن سوود لەو ڕووداوانە وەربگرین کە ڕوبەڕوومان دەبێتەوە بۆی کە ڕۆژانە یاخود ساڵانە ڕوودا و ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە یاخود ڕوبەڕووی تاکی مرۆڤ دەبێتەوە گرنگە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوەیە بکەن یاخود چۆن وا بکەین بە شێوازێکی ئارام و نەبێتەوە هۆی زیانگەاندن پێمان مامەڵی لەگەڵا بکەین. بۆ قسەکە لەسەرم بابەتە لە دووەکەوە میوانێکمان دەبێت لەزگین دۆسکی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی. کاک لەزگین سڵاوی خوارد لێبێ سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان بووی. دەپرسم چی بکەین بۆی سوود لەو ڕووداوانە وەربگرین کە دێتە پێشەوە بۆمان. بله صلوات خود سرتا و بینارین تجربن ریدانان دا بواری گشت بدانا مروفی دا وقتی ام ورد گرین بو پلان دانانه نوتونهش صده هزو شیانت ما بو هندت چن ام دی چوا پلان دانین ایکش صده ام احتیاطی دانین بو هکر طاره اکات مرونت و پلان دا هبت لی الکردستان اجبر او جنگها نا آراما امتداد جین و یا پرش قیرانان دوید ام وی خواندنا خو برو واجیلی بکین خواندنا خو بو طارعان و بو مرونته اش ایکش صاده بکینه نوتو نهش صاده و بو پلاندانانه بکینه ایکش صاده تو خوبینت هزرا گنجه کی دا شنیه پیگه هشتی حست کتن بخو پلانه که بو جیانا خوب دانید اش قیرانا داعش یه درباز بوی قیرانا گاز و غازان یه درباز بوی قیرانا موچیان یه درباز بوی قیرانا ریفراندوم و ترصاد دجمنان و حتی دوماهی که ام وصا نیشا گنجی خود دین نوتو نهش صاد دم خوب پلان دانانی هد بورینید والارض الواقع دا جنگه که دیا نه تطبیق کرنش برهنده ام سودش ریدانا ناورگرین ادیتنا من دا جنگها کردستانه او پری قیران وید خواندنامش یا بو پریک اکادی بید اگر ام بزانین سردریا قرآن پیروس ادگل رفتار پیغمبری صلوات خود سربن شواز سردریا پرورداد گل ریدانان ریجک گلک آمازن تیدا بویا و قرآن همی بجاره که نهات یخار تماوی 23 سالان ده هات یخاره بو هنده کد گل ریدانان دا وانه انجوان بگهینی تا حوالین پیغمبری و پیغمبر صلوات خود سر به مفایجه ور بگیرید لو ما جیله که زیرین الگل سردم پیغمبری صلوات خود سر بم پیدا بو چینکو پروردوان یا ریدان یا راست و درز بو الدفمه پروردا گنج ما الگر ریدانه نه تکرن ریدان تاوت بر ریدانه و جاده بوده بحث انجازات خو کت کس نین مدالیا زیری بدت سر گلک نوستید قیرانه دا گلک توفکت خاری آن اوی سوشال میدیا افتشته حوصا امد بینین براستی جی ام حقیقت در حق گنجت خودات کینو ام شیوه که سقط گنجت خو آفت کین پیدویه ام لیبزورین جنگه همه نه آرامه اگر ام پلان بود دانین وید بیجینه الجنگه ها ناف هریما کردستان تو معرضی چه تشتی همی قیران ریدن به هیچ سببک جنگه ها هریمی وید تو بزانی عراق هکر گازا خو نفرود پلانات پریوانات شد هکت جنگه ها دولی دا نلیکیه که سیاسی هبو پلانات کردستان پریوانات شد مجرخانه کردستان دا نینه کو يعني دم قيران جديري ماجي ام بين راجرتن قيران كل عسمان ما بيتو بتشيتن ام بتريخر قربانيه بيدين دورا جنجاكيت فيري دا بلان بوبدانا وخو بيبيش بخيتن جبر هندي ازد بيجم او ايكش صادي بو مرونت بلان دا فيت ام كاين نوتو نهش صادي و بلان ايكش صادي وقت خوب دينه دا بلانت مسر بگرين و گنجاكي آواكن خول بر واریدانا بگريت مفايت ريدانا بگهينينه چا پیغمبر صلوات خود سربن اف قرآن همي بريدان گهانديه حوالت خو هەڵستا لە هەر ڕووداوێکدا کە دێتە پێشەوەمان چی بکەین بۆی بتوانین ورەیەکی بەهێزمان هەبێت ورەمان نەڕوخێت لەگەڵ ئەو ڕووداوی کە ڕوومان تێکا بە تایبەت ڕووداوێکی ئەگەر ناخۆش بێت دست خوش اف بسیارل دف می گلک آی گرنگه ریدان اونین اوید جیانت ما نخشد کن و رسما پاشا رو جامد کن بلکه
ادباری درونی داد بیجیتن استجابه مل گل ریدانه او جیانامت پاشارو جامه رسمت کتو بو من نخشد کتن الدم هاتنان ریدانه هکه خاندنامه بویا درست نبو سر دریامه جد گل دا درست نابتن و بو نمونه هکه از بحثی آخر ریدام کم اوی گرانتیا کرونا داد سردم کرونا داد گلکان چنکو استجابوان یا سلبی بویا و یا بطرز بویا دستت خود بر خود دا هلاینه و بر همه خو آفا کرنا و نابت ایکش صادجی و جا الديف سوشال ميديا وديف دعايات جود كا وترسك الناف خو خزانة خدا پیدا كري سحكي الريدان نهندا مازنه اساس الريدان اش چند هزار مروفك وگرتي اش چند هزار مروفت وگرتي مروفك بيت مريد بس استجاباوي ترسك مازن ورگرتي ام كرديامت بيشن قدمت ويش كاستين وجانشت خل فينك بكتن یا باش اوه الدم ریدانان خالا ای که خاندنا ما بو ریدانه یا درست بید و امت فرکری بین وکی وان پولیسن آگر فمراندن وکی راهنان پیدکن اتبیشن الدم ریدانه اول ایک تو ده شباکا حریقش کنی کسر الزجاج وید امجی خل سرهند فیر بکن و شارازابین همین ریدانان دا همه دست ملبرویشی شیبی زیبش کنین و امتزانین ریدانان دا دو چه سر دریه که این وقتی خواندن ما یا بود درست بو ده استجابه مجید گل دا درست بید دل سرخوبین ام تسلیمی واقعی و جنگه ها دورو بری خو یا سقط و خراب نابین ده هر خوراگی رو آوا کربین چونکو شوکی درستاهید جيان هكا ام درست بجهين خدي تعالى بيشت لقد خلقنا الانسان في كبد يعني مشقه وعنايه وزحمه نجي خوشي واراميه وجافت امجيت حاضر بين بوش كاندناوي پنجره يا حريقه همي گاوت سر خدا بينو خاندنا مجيل پشت به پنجره یا درست بيت خطوه پشت هنگه ام دي چه پنگاف هاوجين مامۆستا لەم ڕووداوی کە هاتوتە پێشەوە لە هەرێمی کوردستاندا خود بەگشتی لە جیهاندا ئەویش بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنایە بۆ پێی کە هاوڵاتیان هەمویان لە ماڵەوەن بەڵام لە ئێستادا کێشەیەک ئەوەیە کە زۆربەی کێشەکان لە ماڵەوە دروست بوون کێشە لە نێوان خێزانەکانە دروست بوون چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو کێشانە کەم بکرێتەوە کە زۆربەی خێزانەکان لە ماڵەوەن لە ئێستادا بله دست خوش سردریا جوان و رفتارت گل ایک و دو یعنی گلک جارا او عربی امد بیشین باری حشتره یه نخوشیت قیرانا دا وقتی امد جین هر ایک اشلای خوبه کارتی کرنل سر درون امد کتن و جا هکر ریدانه که بچیک جیبت هندی زلکی جیبی دی باری حشتره ایخید رسن اتمال داده نخوشی ریدن بو چی؟ او 4 ساله او قیرانا بی پارهی دا در باز بوین او 10 ساله او قیرانا بی گازی و غازی و موچه دا در باز بوین او چند ساله باریوان یا تندرستی نه آرامت جینگه که داد جین الميديا السبق حدث الشرعية داعش سریعی کی ببرید زیترین بر کامیره بدت لیلیات فنگا ایکی وقتی یان پشمرگه که ما شهید بیتن یان دشمنک تیتا کشتن بوزاروکت ما بیت دیار کردن اواخر بارگرانی سر درون ما پیدا کرد و جا وقتی امت مینینت تنه و چی کار دست من دانه بن گلک هزریت ما بر بلافت بنو و پتر ام تحمله ایکودونه که اینو سر عصابات جین اجبر هنده خاندنا جینگه همه و راوستیانت سردا ایکودو بنیاسین و رفتارت گل ریدانان ما بین فرحتر لید کتنو ام چین پتر سر دریت گل دا بکن مامۆستا لە ئێستادا ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان چییە بۆ پێی کە زۆرێک لە هاوڵاتیان بەوەی ئەو ڤایرۆسی کە بڵاو بووەتەوە پیشەکەی لە دەستداوە کاسپێکی لە دەستداوە لە دۆخێکی دەرونی خراپدایە ئەرکی حکوومەت ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان لە ئێستادا چییە بۆی کە دۆخی هاوڵاتیان باش بێتەوە لایەنی دەرونیان زیاتر ڕوو لە باشبوون بکات راستی ارکی حکومته من هوالش حکومت خرابتر ندیدینش حکومت ما یا کردستانه امد بیشین هوال الدم قیرانان دست مروفید گریتن هندی قیرانه که کردستان بسر مهاتی حکومت شینه هاری مبکت و بومیا باش بی شنی باجال سرمگراند کرد شنی بنامه تنگ کرد شنی غاز و گاز بنا قیران شنی کا موچنینه شنی کا آخفت نت نخوش بومتین پاشا رو جی موچنا بتون و حال و مسئله فه بارمت ناف خزانت مجیدا ترستر و گرانتر لیت کرد پتر یعنی او مشکلت بچیک جی شین بنو مازن بنو انفجار بنت ناف مالت مدا
یا باش ئەوە حکوومەت الدەمی قەیرانان دەستی هاوڵاتی خۆ بگریتن ئەو پاشکەفتی حکمەتی ڕاکری الهەمی وڵاتین دنیایە یعنی نینە ساعتێکی قەیران بێتن بەری هینگی بدە ساعتە بگێتە هاوڵاتی باری خۆ یەدەکی خۆ احتیاطی خۆ بۆ چەند ساڵە نیەهەیک و تەثیر فەردێوینەکە ژیانەوەی سروشتی بڕێڤە بچیت مەل کوردستانی ئەڤەنینە وقتی ریدانت هیت حکومت پتر شپرزد بیش هاولاتیان وید جاوی مال حکومت اب مبید وید از باجا کا پتر بدم وید از موچه نورگیرم وید پاره من بوی بیتن دیوارد گل وی حکومتی دا اداره بکه براستی يعني وید لزورین حکومت جاره که دیها بنو بناوی خلکی يعني حتى حدك بين فرهي الدافعي هكا جاركش جار انفجار بو دي خراب در حق همية كسا ده هاولاتي وحكومتي وهمية بيك و افا باشنينه ام كورد في ولاتينا خلقي في ولاتينا ما خود فيد ما حكومتا خود فيد ما برلمان خود فيد ليك تيجهشتنا بينما ده هبيت وخاندنا ما بو ايكو دويا درستر بيت جاوي مل تا که کسی ما بیتن بوریا گازب قدر تر نبیتن جدف کسانت مایت آفا کرو کسان هجارو دست کرده ام اوی بار سپی و پاره هلگرتی روژه کش روژه دست کسا و هجارت خوب بگیرین قیرانان دا اوجل برفره یا هاری کاری هم بکن و دا ولات ما پی خوش ببیت و آرام بچیتن مامۆستا ئەو دەرسەی کە وەرمانگر لەم ڕووداوی کە ڕوویە لە هەرێمی کوردستاندا بۆی بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆناوە چ دەرسێکمان لێ وەرگرت ینی ئەوە چ سوودێکی هەبوو کە هاوڵاتیان ببێتە مایە دەرس و پابندبوون بە ڕێنمایەکانەوە بله دست خوش و ریدان اخیر دا یعنی مانامت مال دا یعنی طامکا دیا جیان مورگرد یعنی گلک هاورکی و گلک شار و حتی دماهی که یتمه راستی گلکش ما شنیکا خزانت خوب باش نیاسین شنیکا زاروکت خوب باش نیاسین بو ما هندک تشت هندک نهینی دیار بون که دم ما زیده تر بو و دنیای و در کفتنه و اوی و چیت مال و خزانت خوب میش بیر فکرین خوب پاراستنا ما يعني السراسته که گشتی و وی ریدانه دینداریامه بسرمانه چند مفاین تیدا پاقجی را گرتنا زاروکت خو سرهنده فیر کین زاروکت خو فیر ریدانا بکین فیر وی دینی بکین که همین ریدان تیدا دست شیشناوی چند مفاید تیدا دست رفدانا من پاراستنا من اجده ها اشدی من ازانیه شنی من زانی چه بسر خلقه کت اینن شنی که بو مده که بابان دیار بو امناف خزانه خودا و ناف زاروکت خودا چند مفایه که مازن بر همه وی چند پترش اینا نامال دنیاه بو ما دیار بو که جیانامه گلک چار ریدان انتدا ام چا خو حاضر کین بوت ریدان دا چا چار سریه گلب کین ام چا سردریت گلوی دهات البردست خوب کین پاشا روژا خو ام اعتماد خوب دین سر خو پیویا و حکومت و نهلین او نجه باوریه بو جه 20 ساله باوری بو مچنه کری کو برای مازنه ام حوالاتی اعتماد خوب دین سر خزانت خو ده همیش یانما قیران بید اعتماد سروی بکین کو فلان ام خوب شیر خوب ریفه بین و چه نخوشی او سرمدانه هم بنامه گلک تانگ ببید مامۆستا لە زیین دۆستی لە دووەکە و میوان مامۆ سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان بووی سپاس بۆ زانیارەکان ئازانم ڕۆژاتینە کۆتایی بەرنامەکەمان هیواخوازین سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ